هونەرمەند ئارەزوو ئیسماعیل مەنسوور لە ساڵی 1969 لە کۆیە لەدایک بووە. دەرچووی پەیمانگای تەکنەلۆژی مووسڵە لە ساڵی 1990. بڕوانامەی پەیمانگای ئۆخ شولەی بەدەستهێناوە لە بواری موزیک لە ئەڵمانیا. کۆلیژی هونەرە جوانەکانی تەواو کردووە ساڵی 2010. ئەم تیپ و گروپانەی هونەرمەند ئارەزوو ئیسماعیل کاری هونەری تێدا کردووە، ئەمانە بەشیشیان. تیپی مۆسیقای حاجی قادری کۆیە، کۆمەڵەی هونەرە جوانەکانی کورد لەقی کۆیە، تیپی مۆسیقای ڕەوا، تیپی مۆسیقای باوازی کۆیە. وەکو ئاوازدانەر چەندین ئاوازی درێژ و کورتی داناوە. لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکان وتوار و بابەتی هونەری بڵاو کردوتەوە. ساڵی 2008 کتێبێکی بە چاپ گەیاندووە بە ناوی ئەکۆردەکانی موزیک. بۆ ماوەیەکی درێژ مامۆستا بووە لە پەیمانگای هونەر جوانەکانی شەهید جعفەر لە کۆیە. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم جارێکی تر بە ئێوەی خۆشەویست و ئازیز دەگەمەوە لە بەرنامەی ئەزموونی هونەرمەندان. بۆ ئەم بەرنامەیەش هونەرمەندێکمان لەگەڵا هەم لە دوێنێ و هەم لە ئێستاش جێپەنجەی دیارە. ئەم هونەرمەندە هونەرمەند و مامۆستا و نووسەر مامۆستا ئارەزوو ئیسماعیلە. مامۆستا خۆشحاڵین لەو بەرنامەیەدا بەشداریمان لەگەڵدا دەکەین. زۆر بەخێر بن، ئەمنیش خۆشحاڵترم. سپاس. مامۆستا سەرەتایی پرسیارەکانم با بۆ دەست پێ بکەم، چۆن لە هونەری ئێستا و پێشوو دەڕوانی؟ هونەری پێشوو ئەگەر باسی بکەین ڕۆحیەتە چی لەگەڵ بوو، ڕۆحی لەگەڵ بوو، ڕۆح قسەی دەکرد لەگەڵ هونەری پێشوو. ئەوەی ئێستا کەمتر زیاتر جەستە و شتە دەرەچیەکان لە ناو هونەردا قسە دەکەن و ئامادەجیان هەیە. یعنی تۆ بۆ مانایە لێک دەدەیەوە کە هونەری پێشوو هەست و ئەحساس و ڕۆحیەتی تێدا بوو، بەڵام ئێستا کە تەکنیک زیاد بووە و ڕۆحیەت کەم بۆتەوە، لەگەڵ ئەوەشدا تەکنیک ئەوەندە زاڵ بووە بەسەر ڕۆحی کوشتووە. ڕۆحی کوشتووە. باشە مامۆستا، لە پێشوودا هونەرمەندێک چ لە بواری بابڵی مۆزیک چ لە بواری گۆرانی وتن زۆر بە درەنگ پێدەگەیشت، بە زۆر فلتەردا دەچوو تا دەگەیشتێ ئەو ئاستەی کە ئەو بتوانێ کار بکە. ئێستا کە زۆر ئاسان بووە و بە دەرکەوتنی ئەو هونەرمەندانە. ڕاگەیاندنەکان دەوری سەرەکی دەبین، دواتر ئەو تەکنەلۆژیا پێشکەوتەی کە ئێستا هەیە و شتەکانی زۆر زۆر ئاسان کردووە و عیب و ئارەکانی کە هەیە دەشاردرێتەوە و شتەکانیش لەبەرەوەی ئەوەندە سەرپێینە زوو دروست دەکرێن و زووش لە ناو دەچن، زوو نامێنەوە. بۆ پێشوو زیاتر دەمایەوە. ئەو ڕۆحیەتی کە پێشتر باسمان کرد وجودی هەبوو، هەر شتێک هەر هونەرێک لەگەڵ ڕۆحدا قسەی کرد، ئەوە مانەوەی خۆی زیاتر دەمێنێتەوە. دەست خۆش بێ مامۆستا. مامۆستا با بگەڕێنەوە سەر ئەو سەرەتایی کە جەنابەت دەست بە یا هاتوێتە ناو هونەری کوردیەوە ساڵی 86. چۆن بوو تۆ ئەو ڕێگایەت هەڵبژارد؟ بەڕاستی ئەگەر خۆی ساڵی 84 یەکەم دامەزراندنەوەی تیپی مۆسیقای باوازی کۆیە، ئێمە وەکو کۆمەڵێک گەنج بەگەر کۆمەڵێک کاری هونەری تیپی باوازی کەوتین تازە دامەزرا بووە لە کۆیە وەکو کۆرس. دواتر من مەرحەلەی بابڵین تەمەنم دەنگم تێک چوو، لەوێن دەربووم بە ژەنیاری ئیقاع. دواتر لە ساڵی 86 مامۆستای گەورەمان و ئەزار ڕەحمەتی لێبی مامۆستا سەردار ئەحمەد دەورەیەکی مۆزیکی کردەوە. لەوێدا ئێمە دیسان کۆمەڵێک گەنج بووین یا مێرد منداڵ بووین، چوینە ناو ئەو خولی مۆسیقایەوە و لەوێن دەرێ پەرەمان بە بەهرەکانی خۆماندا بە سەرپەرشتی مامۆستای گەورەمان. ئەوە بوو ئەو سەرەتایە کە دەستمان پێکرد لە ماوەیەکی زۆر کەمدا توانیمان بەڕاستی جێدەستی خۆمان دیاری بکەین، بە دیار بکەون. بە دیار بکەون. باشە تۆ پێشوو بەبێ هیچ دەورەیەک چوویە ناو ئەو با بڵین وەکو ئیقاع بەشداری کردبوو؟ بەبێ هیچ دەورە. دیارە لە پێشەوەی بچی تۆ حەزێکی مکومت هەبووە کە حەزێکی مۆسیقی جوانم هەبوو ئەو کات لە منداڵیەوە هەستم پێ دەکرد. ئەوە کاردانەوەی لەکوێوە هاتبوو؟ کاردانەوەکەی لە سەرەتایی پۆلی 1 و 2 سەرەتایی دوو مامۆستای
با بڵین ئەوانەمان بۆ هات کە ڕاهێنان دەکەن لە پەیمانگای مامۆستایان هاتبوون ئەوان لە جیاتی دەرس و ئەوازگە لە دەرس گۆرانیان فێرکردین ئێستاش لە بیرمە مامۆستایەکانیش ماون یەکیان ماوە یەکیان چۆن ڕەحمەتی خوای یەکەم گۆرانی کە من تەواو تەواو لە یادمە خۆشم لەوێ وڵاتەکەم یەک دوو بەهارە شعر و ئاوازەکەی خالید دلێری ئەو دوو گۆرانیە زۆر زۆر بەڕوحەچی ئەوە هەردووچیانم دەگوت ئەو مامۆستایانە فێریان کردین مامۆستای ڕاهێنا یعنی ئەوە بووە هەوێنی ئەوەی کە تۆ بە هەوێن لەوێدا هەستم بەوە کرد کە دەنگم خۆشە دەنگم مۆسیقیە و وردە وردە لەگەڵ هەر لەگەڵ ئەو گۆرانیانە و چەندان گۆرانی تر ڕۆژانە ئیقاعمان لێ دەدا و گۆرانیمان دەگوت هەر ئەوە بوو کە لە 84 باشە کە تۆ توێ دەورە خۆت بانزۆت هەڵبژاردیان مامۆستا سەردار بەڕاستی خۆی ئەو کاتی کە من بانجۆم هەڵبژارد ئالەتەکی نامۆ بوو یعنی کەس نەیبینی بوو ئەو ئالەتە و ئالەتەکانی دیکە هەمووی دابەش کرابوون و ئەوانە یعنی تقریبەن وا هاتەوە بەس ئەوە مابووە کەس نەبوو منیش هەم لە ڕووی پڕکردنەوەی شوێنەکە ینی ئەو هەموو ئالەتە هەیە بە ئەوەشی تێدا ئەوەش هەبێ ئەوە یەک چاکم بیرە دوو تاکە ئالەت بوو کەس داوای نەکرد منیش ئەوانی تر مەسەڵەن کەمانەکە بوو بەس دوو سێ کەس هەمویان کەمانەچیان وەردەگرت ئۆکۆردیۆنێک بە سێ کەس بوو بەڵام ئەوە لەبەرەوەی کەس داوای نەکرد تۆ بەتەنیا گوت و هیچ ئالەتەکە بۆ خۆم بەتەنیا بۆ خۆم دەبێت دواتر وا کەوتەوە سێ مانجی دەورە بەسەر چوو من تێیدا بەڕاستی ئەوە بووم نەفتەمەتە زیرەک بووم تێیدا سەیرم کرد لە دەورەکەی دواتر کە هاتەوە ئەوانە هەمویان دەیانگۆ بانجۆ ئیتروا لات ئالەتەکەی منیش بووە ئیسێ بوو بە ئیسێ چوار کەس بەڕاستی ئەو سەردەمی معاناتەکی گەورە بوو بە چوار کەس ئالەتەکەمان نەبووە ڕۆژێک ڕۆژێک پرۆڤەمان هەبوو ئەو ڕۆژەی ئالەتەکەت لەلا بواە ئەوە تۆ پاشا بوو یعنی تەنها لەو سەری دنیا لە بە ئەو سەری دنیا دەچین نیوە ڕۆیە دەچین بانجۆمان لەوی هاواڵەکەی برین وەردەکرد دەمان هینە 5 سعات لەلامان دەبوو ئەوی تر دەهات دەیبرد ئەوە ئەو ئالەتە دەسوڕایەوە بەرێ لەو دوو ڕۆژەدا مامۆستا ئەو تیپ و گروپانەی کە جەنابەت بەشداری تێدا کردەوە وەکو ژەنیار تیپی مۆسیقای حاجی قادری کۆیە کۆمەڵی من چەند ئەو دانەیەکت بەبیر دێنەوە کۆمەڵی هونەرە جوانەکان لقی هەولێر تیپی مۆسیقای ڕەوا کە خۆت دەسەی دامەزرێنەری بووە باوازی کۆیە ئیتریش هەیە ئیتر من هەر ئەوەندەت بەبیر دێنمەوە بەڵێ تیپی مۆسیقای حاجی قادر هەر ئەو دەورە بوو ئێمە کۆمەڵک گەنج لەناو ئەوەی خۆمان گروپێکمان دروست کرد و بەناوی تیپی مۆسیقای حاجی قادری کۆی بۆ بەرهەمیشمان هەبوو کاسێتێکمان بۆ ئەو کاتی بۆ ئیسماعیل شەیدا کرد 8 گۆرانی حەوت ئاوازیان ئیمن بوو یەک دانەی با بڵێن فۆلکلۆری تێدا بوو ئەو ساڵی 1970 بوو خۆی بەڕاستی بەڵام لە 1970 بۆ بۆنەی ساڵی نوێ بڵاومان کردەوە کاسێتەکە و کۆمەڵی هونەر جوانەکان دیسان ئەویش لە ساڵی 92 ئێمەش کۆمەڵە گەنج بووین دیسان لە باوازی هەستمان کرد جێمان نابێتەوە کۆمەڵی هونەرە جوانەکانمان دامەزراند و من وەکو یەکێک لە دەستەی دامەزرێنێری ئەو کۆمەڵەیە وەکو بەڕێوەبەری هونەری ماوەی هەتا ساڵی 97 کارمان تێدا کرد و لە هەمان کات و ساتیشدا تیپی مۆسیقای ڕەوا لە هەولێر ئەوەشمان دامەزران هەر لەوێش هەر بەڕێوەبەری هونەری بوو چەند فیستیڤاڵ و چەند کارێکمان بەرهەمیشتان تۆمار کرد بەرهەمیشمان تۆمار کرد و تەسویرمان کرد با بڵێن بە ئەو کات سیستەمی ئەو کات و هەروەها لە تیپی باوازی بە بەردەوامی کاری خۆمان کردووە و دوای ئەوەشکە با بڵێن گەڕامەوە هەر لەگەڵ تیپی باوازی ئێستا کە هاوڕێیانی ئارامی ڕۆحمان دامەزراندووە کۆمەڵێک گەنجی ئەکادیمی و تەڵەبەی خۆم بوون بەڕاستی ئێستا 3 کۆنسێرتمان لە کۆیە کرد 4م کۆنسێرتمان لە هەولێر کردووە بەنیازین لە شارەکانی تریش کۆنسێرتی تەمەن درێژ بن
چاومدا بەنقەست ئەشی تەنیایی داناکە لە تاریکی غوربەتیشدا هەر بۆ هەوەس داناگیرسێ چۆن دەتوانم بێفەرمێسم باسی مێژووی بن تەوری غوربەتێ بۆکەم چۆن دەتوانم بێفەرمێسم باسیم کۆچەت بۆکەم لەسەر شەقامێ شی چۆڵی تەرەوگدا یەک لە دوای درەختەکان بەجێر باوەڕ بکە ئەگەر بەفر لەسەر چۆن دەتوانم بێفەرمێسم باسیم عیشقت بۆکەم چۆن دەتوانم بێفەرمێسم باسیم گۆرانێت بۆکەم لە هەمەجیەتی جیهان و سات ڕۆح کوژەکانی زەمن بێزارم من چی بەردی فرێدراوی ناو دەریا یان ڕۆحی وێرانەی زەمن گەڵای پاییزی چوار وەرزە تاریکەکانی سبم لە نێوانی ئەمڕۆ و سبەی جەستێکی بێهەناسم من هەمیشە واز دەکەم بەرەو شوێنێک بەڕێوەم ئەمڕۆ لێرە و سبەی چۆن دەتوانم بێفەرمێسم باسیم کۆچەت بۆکەم چۆن دەتوانم بێفەرمێسم باسیم گۆرانێت بۆکەم چۆن دەتوانم بێفەرمێسم باسیم عیشقت بۆکەم چۆن دەتوانم بێفەرمێسم باسیم
باشە مامۆستا پەیمانگای سێوە چی بوو؟ پەیمانگای سێوە هەر ئەو خۆی من هەموو خولەکانم بە ناوی سێوە بوو خولی مۆسیقای سێوە لە ناو مەڵبەندی ڕۆشنبیری سەردەم دواتر کاک بورهان خۆشناو هەستا ئیجازەکی ئەوەی وەرگرت با بڵێن ئەو پەیمانگایە لە وەزارەتی ڕۆشنبیر من و مامۆستا سەید ئەحمەد بەیەکەوە دەرسمان تێدا دەگوتەوە وەالحاصل لەو ناوەدا کاک بورهان هاتە ناو پرۆژەکەی بەڵام ئەو شوقەچی گرت و لە شوقەکەی شتەکە بووە ڕسمیات و یەکەم پەیمانگای ئەهلیش بوو کە ئەو کاتی کە ئیجازە لە حکوومەتی لە حکوومەتی هەرێمەوەرگی لە وەزارەتی تەربیەدا لە وەزارەتی ڕۆشنبیر بە ئەو چەند بەردەوام بوو پەیمانگای ئەو پەیمانگای تقریبا ساڵ و نیوەک بەردەوام بوو تر دواتر هەندێک وەزئی ناخۆشی شەڕ و ئەوانەی بەسەردا هات و ئەوانە ئەو حاڵەتە ناخۆش بوو بەڕاستی مامۆستا ئێستا چیت بەدەستەوەیەکی پرۆژەی هونەریە بەرهەمێکی تازە بەرهەمی تازە من لەوەتەی هەم لە بەرهەمی تازەدا نەبڕاوم یعنی هەمیشە شتێکت بەدەستەوە ئیشی خۆم کردووە هەمیشە ئاوازی خۆم داناوە هەمیشە خەڵکی خۆم پێ گەیاندووە ئێستا بەسەر خاڵی ئەوەینە ئەو گروپی خۆمان هاوڕێیانی ئارامی ڕۆ پرۆڤەمان بەردەوامە یەک دوو هەر لە ناو ئەوەکەی با بڵین گروپەکەی بینایی گروپەکەی بۆ ئەوەی دەستی کەس ماز نەکەین کرێمان بۆ بدا و بچینە لای فڵان و فیسار و ئەوانە هەر لە ناو گروپەکە خۆمان خولی مۆسیقامان کردوێتەوە هەر ئەندامەکان خەڵک پێ دەکەین پارەیەکی ڕەمزی بۆی گروپەکەتان بەردەوام بۆی گروپەکەمان شوێنەکەی بەردەوام بین و کرێی مانگانەی گروپەکەی بە پارەی ئەو کەسانە دەدەین کە ئەوانە خولی موزیک دەکەنەوە شتەی ڕەمزی وەردە باشە لەو گروپە مامۆستا شتی تۆمار کراوتان هەیە وەکو ئەلبومیان ئەمە هەتا ئێستا هەر کۆنسێرتمان کردووە و باوەڕیشمان زیاتر بەوەیە بەڕاستی ئەومان لەسەر ئەو بنەمایەدانا ڕاستە و خۆ بۆ جەماوە خۆ بۆ جەماوەر و ئەو شتانێک کە هەشتمانە ڕاست تۆماریان دەکەین تەسویریان دەکەن هەموو شتەکانیش بەخۆ بەخش کراون و باوەڕمان بەوەیە کە بەبێ هیچ ئفێکتەچی تەکنەلۆجی ئەوە دەنجیمەیە بتوانین ڕاستە و خۆ خۆتان بگەین نەجەما ئەوە نییە مەسەلەن 20 جار دانیشین لە ناوستۆدیۆی پارچە مۆسیقاچی لێدەینەوە مەقتەعی لێدەینەوە ڕەشکەینەوە بۆ بکەین ئەوەیە کە هەی جوانە ئەو پێم وایە ئەو حاڵەتە ڕۆحیە ڕاستە و خۆ دەگاتە ناو زووتر دەگاتە ناو ئەو خەڵکەی لەوێ یعنی بە چەندان جار ئێمە گوێبیستی ئەو قسەی بووین پاش کۆنسێرتەکان و ئەوە خەڵک کە پیرۆزبای لێکردن و ئەوانە یعنی ئەو قسە بەس بە گوتیان بەڕاستی ناوەکەتان بە خۆتانەوەی بەڕاستی ئەو سعاتە و سعات و نیوە هەستم کرد لە دنیاشترم لە منیش لێ بووم بەڕاستی ینی ئێوە خۆتان گەیاندە دڵی هەموو جەماوە بەڕە ئەوە چارەمی کۆنسەرتە دەیکەین و هەموو جارەکی شتی نوێمان پێەیە ئەو شتە نوێیانە شەتا ئێستا هەر بەرهەمەکانی من بووە ئاوازی من بووە و لە هەموو کۆنسێرتەکی داهاتوش بە بێشتی نوێ ناچینە سەر شان و بەڕاستی دەستان خۆش بە مامۆستا مامۆستا دوا پرسیارم ئەوەیە نەوەی موزیکی سبەینێت چۆن دەبینی نەوەیەک ئێوەی پێگەیاند ئێوە بە شێوکی ئەکادمی هاتنە ناو هونەری کوردی و هونەری کوردی بەرفراون بوو لە سەردەستی ئێوە و چەندین مامۆستای تر لە دوای ئێوە نەوەیشی تر دێ چۆن قسە لەسەر ئەو نەوەی دەکەی من هەمیشە دڵم باش بوو هەمیشە قسەی باشم لەسەر هەموو خەڵکانە کردووە کاتی خۆی ئەو کەسانەی کە دەچوونە ئاهەنگەکان و ئۆرجان لێ دەدا و گۆرانیان دەگوت و شایان دەجێڕا و ئەوانە یەکلەنجە ئەو کاتی وایان پێدەگوت لێرەوە ڕێز و سڵام بۆ هەر هەمویان هەیە هەموو هاوڵەکانی منیا ئەوانەی کە لەگە ئۆستایلی ئیشانە قسەیان دەکرد و دایانگۆ ئەوە ینی پەرژینە چقایم بێ ئەوە چاوەشی و ئەوە پارە پێیا کردەوە
من دەمگوت شتێکی زۆر زۆر ئاساییە لە بەرەوەی ئەو ئیشەی بەوان دەکرێت بە من ناکرێ بە ئەوەش هەبی با برایەکەی خۆم ئێستا سبەی ژن بێنێ من ناتوانم وەکو ئەوان ئاهەنگەکی بڕێک و پێک و جوان ئەوان لی دەزانن لەو ئیشەیە لەو شتیان دەزانن و باوەڕیشم بەوەی هەبوو جارێکی ئەو قسە زۆریشم لەسەرکەوت باکە ئەو کەسێک کە ئۆرگەی لێدەدایە ئەو مایکەی پێیە ئەو کاتی باوی شەڕ و شەڕی براکوژی و ئەوانە بوو گوتم کاکە ئەوە ئەو ئۆرگەی لێدا باشترە لەوەی چەکی لە شانبی باشتر ئەو مایکەی پێوی باشترە لە چەکەچی ئینسانی پێ بکوژی ئەو مایکە گۆرانی دڵی خەڵکە خۆش دەکات و زۆر جاران دڵی منیش خۆش دەکات جا ئەوان یادیان بەخێر ینی زۆر ئەوانیش زۆر زۆر ڕێزیان لەو قسەی من و لەو ڕەئیەی من دەگرت زۆریان خۆش دەویستم بابڕێ هەندێک جار منافەسەیان لەگەڵ ئەوانی دیکە هەبوو ئەو ڕقابەری ئەوانە بەڵام من ئەو کاتیش پێم ئاسایی بوو بەنسبەت ئەو جیلەی ئێستا ناڵێم شتێکی ئاساییە بەڵام ئەوش مەرحەلەیە دەبی بڕوە ڕۆژێک دادێ چۆن ئەوانەی کە ئێستا ئێمە قسەمان پێ نەدەگوتن ئەوە چی مەحدود ماونەتەوە لە شوێنێک بە مەحدودی ماونەتەوە و ئیشی خۆیان دەکەن و حەفلەی خۆیان دەکەن و مەرحەلەکە وردە وردە دێ ئەوانیش ئەوە دەبنەوە کب دەبنەوە لەبەروەی چی دیجێ پێیا بوو ئەو مۆسیقایی کە ڕۆحی نییە ئەوە تا تەکنۆلۆجیا وردە وردە دروستی دەکات لەوانی باشتر دروست دەکات بزەبت باشترە باشە لەوە باشتر دروستگا لە دەست و پەنجەیوان باشتر دروستگا بەڵام ڕۆحی نییە ڕۆحی نییە بڵێ ئەوەی کە مۆسیقای میلەتێکی تر دەهێنێ و دەیکاتە ناو مۆسیقا و گۆرانی خۆمان و پێی وایە ئەو لەوێدا ئیبداعی کردووە ڕۆژێک دێت تێدەگاتن کە هیچی نەکردووە کە ئەوە ئیتۆ نییە کە ئەو خزمەتی کەسێکی تری کردووە خزمەتی شوێنێکی تری کردووە و پێم ئاساییە بە ئەوانیژە و مەرحەلە بین و کەسانێکی شەیە ئێستا گەنجە باسی مۆسیقای کوردی دەکا باسی کەلتوری خۆی دەکا باسی بە دوواداچوونی بۆ داچوونی بۆ دەکا قسەی لەسەر هەیەشتی لەسەر دەنووسی شت کۆ دەکاتەوە شت دەنووسێ یعنی ئەوە شەیە و گەنجەش هەمووی هەروان نییە ینی ئەوە نییە بەڵام زۆر جار من قسەیەک دەکەم بەڕاستی کە لەوانەیە زۆر قسەکە مەڕوو نەبی ئەوەی کە ئەو شتە دەکا پێی وایە مۆسیقایی بۆ نمونە تورکی لێ دەدا ئەو مۆسیقای تورکی نیە لێرە لێ دەدرێت ئەو مۆسیقای گازینۆیەکانی تورکیایە کە بە فارسی هونەری کوچەی پێدەڵن هونەری کۆڵان چێنە ئەو کەسانە ئەو کەسانێک کە لەسەر مەسرح و لەسەر ستەیجەکان جێیان نابکە و فرێدراینە کۆڵانەکان کابرا بخۆی لەسەر کە گوتمان کۆڵانەکان ئەوانە ئەو مۆسیقال ئەوانەی بەداخەوە ئەوەی ما دێ تەقلیدی ئەو کەسە دەکاتەوە کە لە کۆڵان فرێدراوە یعنی زۆرم پێخۆشە کە کەسەکی کە تەقلیدی مۆسیقای تورکی دەکاتەوە مۆسیقای تورکی بڕۆ بێبینە کاکە زەخم بڕۆ تەقلیدی و زەخمەی بکەوە ڕاستە جوانە باش ئەگەر تەقلیدیش دەکەی و تەقلیدی و زەخمەی بکەوە ئەو شتە گەورە ئەو شتە ئەکادیمیە و مەدرسە گەورە و لێرەوەش دیسان هەر ڕێزم هەیە بۆیان ینی ئەوە تەعنە نەبیتن لە ئەوە ڕەئیە و ڕەئی منە و پێشم زۆر زۆر ئاساییە پێویستە ئەوانەش هەبن ئەگە ئەوان نەبوون کەسەکانی دیکە جیا ناکرێنەوە بەڕاستی و هەموو هونەرمەند و موزیکزانەکانیش بە کولتور و هونەری خۆیەوە جوانە بەتاکیت بە دڵنیایە ئەو ڕۆژێک دادێ هەموو میلەتی دنیای ئەو شتە دەکاتن تاکە میلەتی نەک تاکە میلەتی وانە بەڵام کەم میلەت هەیە ئەوها بێخەم بێ لە هونەری خۆی و لە موزیکی خۆی و لە کەلتوری خۆی مامۆستا زۆر سپاس دەکەم من کاتم نەما ئەگەر تۆ شتێکت مابی بۆ بنێران تەمەند درێژبی زۆر سپاس بۆ ئێوە کاک سالار سپاس بۆ کاک ئومێد و کاک خالید کە لە پشتی کامێرە زۆر لەگەڵمانماندی بوون دەستخۆشی بۆ هەموو ستافەکەتان
و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. من شتێکم نییە جگە لە ڕێز و خۆشەویستی و سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی گەلی دەست خۆش مامۆستا زۆر سپاس دەکەین. بینەرانی بەرەز و خۆشەویست ئێمەش لێرە داهاتینی کۆتایی ئەم بەرنامەیە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.